بەجددی بەڕای من حیفە کە ئەم ڕژویلێت و بیانی بەرزاری نەکەی بە بەردەوامی تەنانەت هەنێشت هەبوو کە دکتۆر شاگەر لەو کۆرسەیە باسی کرد نە مامۆسای خولی هاوینەکەم نە یوتیوبەکە نە مامۆسای مەکتەبەکەم نە لەناو مەرزەمەکەشم بەو شێوازە باس کرا و بەڕوونی کە مەرزەمەکەم هی مامۆسایەکە ناوی وێنم هەر هەموو ئێنا کرد. سەلام عەلەیکم، ناوم ڤاریا، بەشداروی کۆرسی زیندەزانی پۆلی دوانزەم کە لەلایەن دکتۆر شاگەرەوە بەڕێوە برێ. من خۆم لە ئەحیایە 96م هێنا ئەلحەمدولە کە بەرزترین دەرەجەشم بۆ لە دەرسەکانە ئەحیا بووە کە بە هاوکاری دکتۆر و کۆرسەکەی نەبووە ڕۆناکەم قەدە دەرەجەم بێنە و ئەمێ چەند شتێکیش بڵێم کە یان بڵێ ئەزمموی خۆمە من خۆم هاوین مامۆسای ئەحیام گرت هەر هاوینیش لەسەر یوتیوبە ڕۆشتم ئەحیا مامۆساکی خۆشمان لە مەکتەب گوێم لێ کرد بە بەردەوامی تەنانەت هەنێشت هەبوو کە دکتۆر شاگەر لەو کۆرسەیە باسی کرد نە مامۆسای خولی هاوینەکەم نە یوتیوبەکە نە مامۆسای مەکتەبەکەم نە لەناو مەرزەمەکەشم بەو شێوازە باس کرا و بەڕوونی کە مەرزەمەکەم هی مامۆسایەکە ناوی وێنم هەر هەموو ئێناسێ باشترین مامۆساشە لەوایە وا باس نەکرا بوو یا هەنێشت هەبوو نەبوو و ئەلحەمدولە ئەم خولە چەند پرسیارێکە بوو لە ئەسیرەکەیە کە ئەگەر ئەو کۆرسە نەبووایە بەڕای خۆم قەت میشکم بۆ وەڵامەشانە ناسوو چکە بۆ شێوازە تێنە ئەگەشتم کە بەڕای خۆمە کۆرسە نەبووایە نەوەتیشم نایهێنا ئەوە ڕای خۆمە چونکە لە کاتی حەلکردنی ئەسیرەکەیە چەندین جار قسەکانی دکتۆرم بیرەکەوتە لەو شوێنەیە وای وتبوو یا تۆزە بیرمەکردەوە دکتۆر لەویا چی وتووە ڕێک شتەکانی بیرەکەتەوە ئەلحەمدولە ئەمە بوو تەلەبانەیە گوێ لێگرن ئەوەی پۆلی 11 چێ بە 12 بەجددی کە ئەم ڕۆیگوێ لێ بێ بەیانی بەشداری نەکەی بەڕای خۆم زەرە دەکەی چونکە من کاتی مەکتەب بەشداری کرد ئەگەر هاوین هەبوایە لە مانگی شەشەوەم کڕی چونکە شتێک دکتۆر بیکە لێ مەترسە هەر شتێک دکتۆر بیکە بەدڵ بەیان بکە قەت لێ مەترسە ئەو کۆرسە من مانگی 11 بەشداری کرد چکە کاتە بە کارا بوو بەڵام ئەگەر لە هاوینە بۆ من هەبوایە نە ئەچوومە لای مامۆسا نەیسێ یوتیوبەکە هیچیت بەس ئەو کاتە کۆرسەکە بڵاو نەکرابەوە بەڵام ێساکە تۆ تەلەبێکی پۆلی 11ی گوێ لەم ڤۆیسە ئەگری ئەگەر پێت بگە بەجددی بەڕای من حیفە کە ئەم ڕژویلێت و بیانی بەرزاری نەکەی ئەستا لەوانەیە بڵێ تۆ بڵی باش بێت تۆ بڵێ خراپ بێ یان شتێ بێ من خۆم یەکەم جار وامت بەڵام وتم دکتۆر شاکار شتێ بکە من لێ ناترسم و واشم کرد و ئەلحەمدوللا واش بوو بەجددی ئەو سوودەی من لێم بینیوە بڕوانان کەس بینیوێت چکە من ئەحیا ساڵانە 70 مێنا کورە 70 زۆر و 60 مێنا کەچی ئەم ساڵ هەم لە وزاریە 96 مێنە هەم لە مەکتەبیش 97 بووە 8 بێنام ئەلحەمدوللا بیرکەوە لە 70 بگەی لەسەر 90% ئەلحەمدوللا